بۆ دەستکەوتنی عیززەت و غیرەت و جوامێری لەسەر دین بریتیە لە علمی شەرعی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت ئەوەی بە دوای عیلما گەڕێت مەلایکەتەکان باڵی بۆ ڕاخە، بەبان ماڵی مەلایکە ڕوا بۆ عیلم خوێندن، چونکە لە سورەتی فاتیرە خوای پەروەردگار فەرمێت أولي أجنحة مثنى وثلاث ورباع يزيد في الخلق ما يشاء. ملائكة كان هي دو بالي هي سيبال هي چوار بال، جبرائيل 600 بالي هي يك بالي كي بكاتو بين أرض وآسمان دا بوشي. جاء أجيرنا ولا سردمي سلفا كابرايا قالت بم آياتاكات دلي قاش عن توزع برس كانوا بابالي ملائكة كان نشكت زانان لكتابة كان أبو من باسكن خواي پروگار گوجي كات توشي شلل بيت ويبقى أقاما لي بيت علم بخوانين. طلب العلم فريضة على كل مسلم. قران بدواي زانستا واجبة. إسا كسب بينا بدواي خوان نكيا شار وشاركات أخوانيت أقريت لحلاقك وبيقرا لكسك وككلشاخ أقريت أبي إجازي كيبيت بەڵام بۆ دینەکە زۆر بەمان ئیجازەمان نییە. قسەیەکی زۆر جوانەیە دەوترێ کاتێک کە مناڵ بووین پێمان وترا دین ئاسانە، بەڵام کە گەورە بووین تەماشاکەی میلەتێک لە ئاین ناکەوتووە، میلەتێک لە دین ناکەوتووە، میلەتێک گەنجەکانی ئامادە بن 5 سەعات لە بەردەمی حەلاقێکا بن، چی خێرێکی تایە؟ ئافرەتانێک 4 سەعات لە ساڵۆ نابن، چه خێرێکیان تایە؟ کە نەتوانن بەرامبەر بە مامۆسایەک 5 دقیقە نیو سەعات لەسەر چۆک بوەستن دەرس بخوێنن، لە خزمەتی قورئان بن. خەڵکانی ئێمە تەنانەت بەرامبەر بە مزگەوت و قورئان وایە مەسەلەکە فڵان مەلا و فڵانە مزگەوت نییە، هەر ئیمانەکەی نییە، ئیمانەکەی لاوازە. گینا هەر ئەو کەسانە لە ساحەی تۆپێ نادوو 3 سەعاتە وەستن، لە یاری ڕیاڵ و بەرشا 3 سەعاتە وەستن، هەش دەست پێکا سەعات 12 تەواو بێت. تەنانەت ئەبێ بزانن کێ بەدیلە و کێ احتیاتە و هەمووی ئەزانن. ئەوە نیشانەی عەقڵ نییە، ئەوە نیشانەی ئەوەیە بەڕاستیەکەم کەسانە دواکەوتون لە دینەکەیانە، چونکە گەر دواکەوتون نەبوونایە لە دینەکەیانە، خەریکی دینەکەیانە بوون، چی زیاد وایە ئەهەندا بە دنیا، ئەهەندا بە تۆپێن و بە وەرزش و بە فڵان و بە فڵان. لە کاتێکە ئێمە قەناعەتمان بەوەیە هەموو ئەو شتانە لە سنووری خۆیان حرام نییە. قل من حرم زينة الله التي أخرج لعباده والطيبات من الرزق. با بگەڕێین بە دوای عیلما. پرسیارێک نازانیت بگەڕێ پرسیارکە، پرسیار بکە. پیاوی وا هەبووە لە سەردەمی تابیعەکانە، یەک مانگێک ڕێگای بڕیوە ڕۆشتۆ بۆی حەدیث فێر بێت، ڕۆشتۆ بۆ لای و کابرا ئاوا تورەکە و جاخەکەی یەناوە کە ئەسپەکە بڵێ وەرە کاوجۆی تایە، تەماشای کردو هیچی تیانە حەدیثی لێ وەرنەگردو و یەک مانگ ڕێگەڕاوەتەوە. توانە بۆ توێتی پیاوێک ئامادە ببێت درۆ لەگەڵ ئەسپێکا بکات حەدیثی لێ وەرناگیرێ. بڕۆن تەماشای زۆربەی کتابە شەریعەکان بکەن، کاتێک کەوترێم حەیسە زەعیف ئاڵێن بۆ ئەڵێن فڵان کەسی تایە لە طروق و لە ڕاوی و لە سەنەدەکانە پیاوێکە حیفظی باش نییە، لەبەرکردنی باش نییە، بۆی هەیە حەدیثەوە خۆی نەگەیاندوێ حەدیثیان لێ وەرنەگرتووە، بۆی هەیە دەیە حەدیث لەو بەینا فەوتا بێت. ئەبێ ئەو پیاوانە هەمویان ڕازگۆ بوو بێتن، درویان لێ نەبینرابێ، مخالفە نەکرا بن، پیاوێک بن یوشیر إليه بالبنان، بە پەنجە دەستیان بۆ درێژکرابێ کە ڕازگۆن. با عیلم خوێنین.